پیری فکر وا دیارەم جارەش بوویتەوە بە باخەوان جێگەی ڕێز و متمانەی یەکگرتووەکان ئەزانی بۆ تاک و ئەمانەتی دەستت بێ چەپکە گوڵەکەی دەستی ڕێشاوی و چەلەبی و شەهیدانی بادینان بەڵام چیدی تو خوا ئیتر یەکگرتوو نەکەوێ و شکست نەهێنێ تو خودای ئاسمان وەڵڵا وەڕەس بووین لە کەوتن و هەستان ئێمە دەنگمان پێ نەدای بەس ئەمینداربی ئەبێ بۆ سۆرانی و هەورامی و بادینیەک باوک و برابی بۆ کاروانی و کاروانیەکانی ئەم ڕێگایە وێنەی چرابی نەرمونیان و خاکی تربی باوک نابێ بە کەف و کوڵ و دڵی پڕی ڕۆڵەکانی زیز بێ ئەشێ مناڵێ عەجوول و یەکێکی ژیر بێ یەکێ خەمخۆر و یەکێ خەمسارد بێ بەڵام باوک دەبێ باوکی هەمووان بێ ئەم 4 ساڵەش وەکو بەننا سەرکردەبی پارێزەری ئێمەش و یەکگرتووش بی کۆکەرەوەی دەعوە و سیاسەت ڕازی و ناڕازی یار و نەیار گەنج و پیر بی تۆڵەسێن و تووڕە نەبی لێبوردە و خاوەن سۆز بی ئەم ماوەی ماوە لەگەڵمان بی عەساب سارد و نەفەس درێژ بی دروستکەری ڕەمزی داهاتوو ڕێخۆشکەری دەیان سەرکردەی دیکە بی وابزانم خوێنی خۆم کردە کاسەوە دوێنێ بە زۆرێک لە زمان و لەهجەکان شعر و بابەتان پێشکەش کرا پێم خۆش بوو منیش شعرێکی کاک ئەحمەدی موفتیزادە کە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سەلەمی نووسیوە پێشکەشتان بکەم کە دەفەرمێ ئازیز گیان بوو یەروە زوانی وێمان بێعەوە بیمکەر پەنەم واتی گیان آخر یحیکم ئامان عنوانت ئەرنە گیان چێشەن سەد گیان قوربانت یاخوا کڵەی چەم گردی پاڵات بۆ سرم 1000 جار سەرگەردی ڕات بۆ دڵم بەردەباس پابێ پاڵاکەت گیانم بە فیدای قەو باڵاکەت والسلام عليكم ورحمة الله